گۆڕستانی کەلاری کۆن یەکێکە لە کۆنترین گۆڕستانەکانی کەلار و بووەتە شوێنی دوایین مەنزەڵگای بەشێک لە خەڵکی شارەکە و کەسانی دەرەوەی کەلار. تەمەنی گۆڕستانەکە نزیکەی 80 ساڵ دەبێت و دەکەوێتە بەشی خۆرهەڵاتی گەڕەکی کەلاری کۆن و ڕووبەرەکەی 58,115 مەتر دووجایە. بە درێژی تەمەنی ئەم گۆڕستانە جگە لە کەسانی ئاسایی هاوکات تەرمیدەیان کەسایەتی و شەهیدی دیاری شۆڕشی نوێی لەخۆ گرتووە. یەکەمین تەرم کە لە گۆڕستانی کەلاری کۆن نێژراوە تەرمی حاجی سەید ئەحمەدی کەسایەتی ئاینی ناوچەکە بووە کە مێژوەکەی بۆ ساڵانی پێش کۆتایی دەسەڵاتی پادشایەتی لە عێراق دەگەڕێتەوە. ئەمە قەبرسالێکە ئەتوانم بڵێم تەمەنی لە دەوروبەری 80 ساڵە. گۆڕی یاخود لاشەی زۆر کەسایەتی سیاسی کۆمەڵایەتی ڕۆشنبیری تیا شاراوەتەوە. بەگزادەکانی جاف کە بەشێکی گرنگن لە مێژووی کەلار ئەوانیش گۆڕی بەشێک لە مردوەکانیان لەم گۆڕستانەیە. هاوکات بەهۆی پەیوەندی ژن و ژنخوازی بەگزادەکانی جاف و بنەماڵەی پێشەوە قازی محەممەد تەرمی مریەمی کچی قازی لە ساڵی 2020 لەم گۆڕستانە بە خاکسپێدرا و پێش مردنیشی خاتوو مەریەم یەکەمین مزگەوتی بە ناوی خۆیەوە لە دەروازەی گۆڕستانەکە دروست کردووە. دوو کچی قازی هاوسەری دوو ئامۆزای بەندەن، یەکیان سەردارە ئەوکیان دارایەوە ئەم مەقبەرەوە ئەم مزگەوتی سەردار بەگە ئەوە تریشان وەکو عەرزم کردی سوێی لە خانم بووە کە هاوسەری ئەو لە حەیاتەیە الحەمدولیلا ئینشاءڵڵا تەمەنی درێژ ئەویش هاوسەری دارایی ئامۆزان بووە. ڕۆژی 10 تەمووزی ئەم ساڵ عەلی قازی کوڕە تاقانەکەی قازی محەممەد لە تەمەنی 89 ساڵیدا بەهۆی نەخۆشیەوە لە وڵاتی ئەڵمانیا گیانی لەدەستدا. دوای گەڕانەوەی تەرمەکەی بۆ هەرێمی کوردستان بڕیارە ڕۆژی 18 ئەم مانگە لە مەراسیمێکدا و لەم گۆڕستانە و لە تەنیشت گۆڕی مەریەمی خوشکیەوە بە خاک بسپێدرێت. لە دوای مریەمی قازی عەلی قازی دەبێتە دووەمین ئەندامی خانەوادەی قازی محەممەدی یەکەمین سەرۆکۆماری کوردستان کە لە جیاتی خاکی موکریان و مەهابات لە گەرمیان و لە گۆڕستانی کەلاری کۆن ئارامگایان هەبێت. ئیتر لێرە بە دواشەوە زیاتر گۆڕستانەکە وەکو سیمبولێکی نیشتیمانی وێنە دەکرێت. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.